أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والذين آمنوا بالله ورسله أولئك هم الصديقون والشهداء عند ربهم لهم أجرهم ونورهم والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب الجحيم. بسم الله الرحمن الرحيم. ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون. اعلموا أن الله يحيي الأرض بعد موتها قد بينا لكم الآيات لعلكم تعقلون. إن المصدقين والمصدقات وأقرضوا الله قرضا حسنا يضاعف لهم ولهم أجر كريم. والذين آمنوا بالله ورسله أولئك هم الصديقون والشهداء عند ربهم لهم أجرهم ونورهم والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب الجحيم. اعلموا أنما الحياة الدنيا لعب وله وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما وفي الآخرة عذاب شديد ومغفرة من الله ورضوان وما الحياة الدنيا إلا متاع الغرور. سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت للذين آمنوا بالله ورسله ذلك فضل الله يؤتيه من يشاء والله ذو الفضل العظيم.
صدق الله العظيم. لو روج ورويشت وتورا ودليمن هرچند قرم بسروشن ما ودليمن أخوبت شاخك وجرسا وظليمن يا خوبت داخك وسوتا وظليمن أو همدمي غم خوار نديم من يا رب أو محرمي أسرار قديمي من يا رب أو جوهري شهوار يتيمي من يا رب كوتو تتبحرك وخنكا ودليمن لو تشول بيابان أبيا وريكيبه لو تشول بيابان أبيا وريكيبه يا بوك جوكيوان وسودا سريكيبه يا لتلتو أفقاري مجي خنجري جيبي شون ما ولا صدلا وكجرا ودليمن تبكم تبلم بود لكم كار يا دردم شاهدي من مويس في وشيري زرد خراين ينالي قرمو دمي سرد هلبت ببلايك وآلا ودليمن لنا كسكار يا خاكم بسار روي بابا عمرم لنا كسكار يا خاكم بسار روي بابا عمرم خداتو بمجيني تال برقافي كسيد امرم خداتو بمجيني تال برقافي كسيد امرم اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم ها نحن في أواخر رمضان فلا تردنا يا حنان يا منان بفضل القرآن وليالي القدر يا منان يا حنان يا ذا الفضل والكرم والجود والإحسان ثبت قلوبنا على الإيمان ثبت قلوبنا على الإيمان
نرجو رحمك وعفوك والغفران. اجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان. قلت وقولك الحق وإذا سألك عبادي عني فإني قريب. قلت وقولك الحق وإذا سألك عبادي عني فإني قريب. أجيب دعوة الداع إذا دعان. فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. ها نحن نرفع إليك أكف الضراعة ونحن في وداع رمضان. إلهنا نرجو رحمك والغفران. آمين. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بە خزمەتی ئەوەی خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان بەڕێزان بیسەران و بینەرانی لە دڵا شیرین، داواکارین لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەتمان قبوڵ بکات ئینشا ئەڵڵا، بە دەستی خاڵی نەمانگێڕێتەوە کە هەموو ئاواتەخوازین لە دەرگای ڕەیانەوە ئاودووی ناو بەهەشت ببین ئینشا ئەڵڵا، و چاومان بە یەکە بە یەکەی خۆشەویستان و ئازیزانمان بکەوێتەوە لە دنیای دوا ڕۆژدا ئینشا ئەڵڵا. خۆشەویستان، لێرەوە لەلایەن کاک ریازی بەڕێزەوە بابەتی ڕۆژتان بۆ ئەخەینە ڕوو ئینشا ئەڵڵا. فەرموو کاک. خۆی گەورە لێوێ کاک مەحموودیان، خۆی گەورە پاداشت بداتەوە ئینشا ئەڵڵا. بینەرانی بەڕێز، دووبارە سڵاوی خوای گەورەتان لێ بێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خوای گەورە تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان لێ قبوڵ بکە ئینشا ئەڵڵا. لە درێژەی گرنگیدان و بایەختانی بەرنامەکەمان بە کاریگەرترین و بە بایەخترین شەوە پیرۆزەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە شەوی پیرۆزی قەدرە، بەرنامەی ئەمڕۆژ هەر لەو چوارچێوەیان لەو تەوەرێدا دەسوڕێتەوە. لە ئەڵقەی پێشووترماندا باسمان لە ناسێنەرەوە و نیشانە و هۆکارەکانی گەیشتن بە شەوی پیرۆزی قەدرمان کرد، و لە ئەڵقەی پێشووش داواتە دوێنێ باسمان لەوە کرد کە چۆن پێشوازی لە شەوی قەدری پیرۆز بکەین. لە ئێستایا باز لە گرنگی شەوەکە بە شێوەیەکی گشتی ئەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵە زۆر بەڕێزەکانی و زانایانی ئەم ئومەتە و سەلەفی ساڵح وەکو گەنجینەیەکی بەبەها، وەکو مرواری و گەوهرێکی گرانبەها سەیری شەوی پیرۆزی قەدریان کردووە. چ ڕێز و فەخر و شکۆیەکە کە خوای گەورە بە ئومەتی پێغەمبەری خوای بەخشیوە صلی الله علیه وسلم کە بێداری شەوێک هێندەی هەزار مانگ یام 83 ساڵ خێر و پاداشت بۆ ئەنجام دەرەکەی بنووسرێ. کاتێک کە ئێمە ژیان و سەرگوزەشتەی پێغەمبەرانی بەر لە پێغەمبەری خۆمان سەلامی خوا لە هەمویان بێ و سەلامی زیاتر لە پێغەمبەری خۆشەویستمان ئەخوێنینەوە، باز لەوە ئەکرێت کە هەر پێغەمبەرێک هەزاران ساڵ 950 ساڵ 500 ساڵ تەمەنی هەبووە. بۆ ئەم ڕێز و فەخرە، ئەم قەدرگرتنە لە شەوی پیرۆزی قەدر لەلایەن خوای گەورە و بەخشینی بە ئومەتی پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم قەرەبووی تەمەنکورتی ئێمە دەکاتەوە. ئێمە دەتوانین بە شەوێک 83 ساڵ عیبادەت بۆ خوا ئەنجام بدەین ئەگەر خوای گەورە ئەو فەزڵەمان لەگەڵا بکە. ئەگەر هەموو ساڵێ بتوانین شەوێک ئەم پاداشت و گەورەیە بە نسیبی خۆمان بکەین، ئەوان نەک هەر ناگەینە هاوشانی ئومەتەکانی تر، بگرە لە پێش ئەوانی شەو ئەتوانین ئەو تەمەنەکەمەی خۆمان بەرهەم و عیبادەتێکی زۆری تێدا تۆمار بکەین. بۆ ئەم مەبەستە بۆ قسەکردن لەسەر گرنگی و بایەخ و پاداشتی شەوی پیرۆزی قەدر لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانداری زۆر بەڕێز زانای ئاینی مامۆستا خالید گەردیمان کردووە، پێکەوە ئەو پرسیارانەی کە لەبارەی گرنگی و بایەخی شەوی قەدرەوە لای ئێمە گەڵاڵن و
و دڵنیاشین لای ئێوە هەر پێویستیان بە وەڵام هەیە لە مامۆستای بەڕێزیانەکەین. مامۆستاگیان سڵاوی خوای گەورەتان لێبێ و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزان لێتان قبول بێ ئینشاءالله. مامۆستا خالید بەڵێ دیارە بینەرانی خۆشەویست لە شاری هەولێرەوە میوانی زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا خالید گەردی ئەمڕۆ میوانە لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان و بابەتی ڕۆژ بە هەمان شێوە گرنگی شەوی قەدر تاوتوێ ئەەکەین و باسی لێوە دەکەین. ڕەنکەیە کێشەیەکی بچووک هەبێت لە دەنگە ئەگەر ئەو برادرە خۆشەویستانی کۆنتترۆل چارەسەری کێشەکە بکەن. کاک ریاز شەوی قەدر تاوتوێ دەکرێت ئەمڕۆ لەگەڵ جەنابی مامۆستا خالید چین ئەو بابەتە گرنگانەی کە جەنابەت ئامادەت کردوون باسییان بکەیت لەگەڵ جەنابی مامۆستایە. وەڵای ئوستاز بە شێوەیەکی گشتی ینی کاتێکە خوای گەورە باسی شەوی قەدر لە سوورەتێکی بچووکەکە ینی گەورەی و ڕێزێک ینی هەر بەخشینی شەوەکە بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەورەترین ڕێز و شکۆ و حرمەتە بە خودی پێغەمبەرەکە خۆی صلی الله علیه و سلم. ینی وەکو ئێمە کە ئومەتی پێغەمبەری خوایین ئەبێ منەتباری خوا بین ئەبێ سوپاسگوزاری خوا بین کە ئەم شەوەی بە نسیبی ئێمە کردووە. سەرگوزەشتەیەک هەیە دەگوترێ حەزرەتی موسا سەلامی خوای لێبێش ئافرەتێکە بینێ کە ئەگری بەسەر گۆڕی کوڕەکەیەوە ئەڵێ بۆ نمونە ئەمە بۆچی ئەگری ئەڵێ لەبەری زۆر بە گەنجی کۆچی دوایی کە ئەڵێ تەمەنی چەند بوو ئەڵێ 70 ساڵێک ئەڵێ وەڵای ئومەتی ئاخر زەمان پێغەمبەرەکەیان تەمەنیشی ناگاتە 70 ساڵ. بەڵام ئێمە خوای گەورە بەهۆی ئەم شەوە وای لێ کردوین کە ینی ئەم فەخرە و ڕێزەش بۆ خودی پێغەمبەری خوا ئەگەڕێتەوە صلی الله علیه و سلم کە ئێمە بتوانین بە شەوێکی وا عیبادەتێک بکەین ینی هەر ساڵێک ئێمە 83 ساڵ دووبارە بکەینەوە ینی پێغەمبەرێکی بەڕێزی وەکو نوح سەلامی خوای لێبێ ئەم ئومەتە توانێت پێش ئومەتەکە ئەویش بداتەوە لە عیبادەت و پەرستشە. ینی ئەم گرنگیە لە چیەوە سەرچاوی گرتووە ئێمە چۆن هەست بە حیکمەتی ئەم گرنگیە بکەین نهێنی ئەم گرنگیە لە چیدایە خوای گەورە بۆچی ئەم هەموو عیبادەتەی تەنها لە شەوێکا کۆ کردوێتەوە وەکو ئەڵێ چۆن مامۆستا مەولەوی ئەفەرمێ چوودی بیستی کردیاوە باسی ئیسرا و میعراجمان کە بۆ ئەفەرمێ لە کاتێکی زۆر کەمە بەرهەمێکی فرە و گەورەی بەدەزێنە. ئێمەش چۆن بتوانین بە شەوێکی بچووکیان چۆن لەو نهێنیە تێبگەین کە بە شەوێکی بچووک ئەو هەموو عیبادەتەمان چنگ دەکەوێت. خۆی بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە بێگومان ئەگەر خوای گەورە بە نەسیبمانی بکات ئینشاءالله کە شەوێکە لە 1000 مانگخێری عیبادەتی زیاترە و تێیدا قورئانی پیرۆز هاتوۆتە خوارەوە لەو شەوە پیرۆزەیە و وەکو زانایان باسی لێوە دەکەن و فەرمونون کە مانگی ڕەمەزان مانگی قورئانە بۆیە بایەخدان بە قورئان خوێندن و ئیعتیکافکردن لە مزگەوتەکاندا لە ماوەی ئەو دەشەوەدا و پێغەمبەر صلی الله علیه و سلم بە بێگومان لە خۆڕانی وتووە ئیلتەمیسوها فی العشر الأواخر چونکە لە دەشەوی کۆتاییدا ئەو نیشانانەی کە خوای گەورە ئەو تاعات و عیبادەتەی لێ قبول کردووی هەست بە ئارامیەک ئەەکەی هەست بەوە ئەەکەی کە سوکناییەکەت پێدەبەخشێت خوای پەروەردگار و تەنانەت ئەگەر دیقەت بدەی کاک ڕیاز هەتا منداڵەکانیش ئەو شەوە نانون تا سبەینێ ئامادە ئەبن لە مزگەوتە. ڕاستی ئەشقێکی لە دڵی هەمومانە دروست کردووەم زۆر جیاوازە ینی بە حەقیقەت شەوی قەدر یەکێکە لەو شەوانەی کە لە ساڵێکە ڕەنکەیە مرۆڤ یەک جار جاکاک مەحموود بتوانێت ئاوا ئاسوودە بێت لە کاتێک ئێمە لە سەرەتای بەرنامەکانە باسمان لەوە کرد کە خوای گەورە فەرمێ هەموو کردەوەی بەندە بۆ خۆیەتی تەنها ڕۆژوو نەبێ کاتێکە نهێنی ئەمە ئەگەی کە ئێمە لە دوو بەرنامی پێشوە لەگەڵ جەناب تا پرسیاری ئەومانە کرد کە بۆچی خوای گەورە ئەم شەوەی خستۆتە کۆتایی ڕەمەزانەوە کاتێک ئێمە دیاریەک بۆ کەسێکی زۆر خۆشەویستمانە بین یان بۆ منە خواردنێک ڕووکاری خواردنەکە کێکێک بێ یام گوڵێک بێ یام هەر دیارێکی تر بێ سەیرەکەی سەرەوە یام ئەو شێوازی دەرەوەکەی زۆر بە شێوازێکی جوان ئەڕازێنینەوە ینی ڕازاندنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان بەم شەوە بتوانین ئێمە دیارەکی گرانبەها کە کاتێک خوای گەورە فەرمێ ڕۆژوو دیاری بەندەکەمە بۆ من خۆمە بێ ئێمەش بتوانین بەم شەوە وەکۆرە دیارەکەمان زۆر گرانبەهاتر و جوانتر بکەین کەواتە لەو شەوەدا ئێمە بتوانین ئەو هەلە بقۆزینەوە بۆ خۆمان کە
تەنانەت داوا لە ڕێگەی ئەو مەلایکەتانی کەدا ئەبەزنە سەرزەوی لەو شەوەدا مەحویجە فەرمێ هە لە پاڕانەوە ئەمڕۆ زمان و دڵ لە کارە، ینی بەڕاستی شەوێکە مرۆڤ ئەتوانێت لە جەستەی خۆی جیابێتەوە، وەکو مەحویە فەرمێ هە لە پاڕانەوە ئەمڕۆ زمان و دڵ لە کارە، ینی ئەتوانین لەم شەوە دڵ و زمانمان هەمووی پەیوەستکەین بە خۆشەویستی و بە محبەتی خواوە. ئەگەر دیقەت بی کاگریا سبحان الله خی پەروەردگار لە سوورەتی قەدردا لە کۆتایەکەیان ئەفەرمێت سەلامون هیە حتا مەطلع الفەجر، واتە ئارامیەک، سوکناییەک، ئاشتیەک و بەخششێک و کۆمەڵێک پرەنسیپ و مەبادیئی چاکە و چاکسازی و ئاشتی و ئاشتی خوازی و ئاشتەوایی لەو شەوەدا کۆیە، واتە هەموو تەمەنی مرۆڤایەتی و هەموو تەمەنی مرۆڤێک بۆ نمونە لە سەرەتای ژیانەوە تا کۆتایەکەی ئەگەر بژیت ڕەنکەیە شەوێکی تری دەست نەکەوێت بەقەدەر ئەو شەوە تێیدا بە ئاشتی بژیت، تێیدا بە سوکنایی بە شێوەیە کە خوای پەروەردگار ئەو ئینسانە هەستکا کە ئەم تاعەتەی لێ قبول کراوە کە لێی وەرگیراوە، کە بە شێوازێک لە شێوازەکان ماندووبوونی بە هەدەر نەڕۆیشتووە، چونکە ئەسەوم لی و ئەنە ئەجزی بیهی تۆ 30 ڕۆژ بە ڕۆژ و ئەبیت حتمما ئەبێ وەختێک بێت کە لە مەراسیمێکی تایبەتدا تۆ خەڵات بکری، پاداشت بکری. ئەم مەراسیمە شەوی قەدرە، ئەم مەراسیمە شەوی ڕێزلێنانە، خۆی ناوی لە خۆیایە قەدر و ڕێزگرتن لە ڕۆژوان، ڕێزگرتن لەو کەسێک کە قورئان خوێنێ کە زیاترین پاڕانەوە و پەرستش و نزیک بوونەوە لە خوا ئەنجامەدا. ئێمە لە بەرنامەکانی ڕابردووە باسمان لەلایەنی ڕۆحی ئینسانەکان کرد لەگەڵ خوای پەروەردگار و لەگەڵ مانگی ڕەمەزان. بۆیە لە شەوانی قەدردا ئەو لایەنە ڕۆحیە، ئەو لایەنەی کە پەیوەندی بە خودی بەندە و خوای پەروەردگار هەیە هەرگیز خامۆژ نابێ. لەو شەوەیە زیاتر ڕۆشنایی و تروسکایەکەی زیاتر ئەگەشێتەوە و زیاتر ڕووناکی بە دەور و پشتەکەی خۆی ئەبەخشێت. لە چیا دەور و پشتەکەی؟ لەوەیە کە تۆ خۆ ئامادە ئەەکەی تاعاتت قبول بێ، خۆ ئامادە ئەەکەی دڵت خۆشە بە جەژنێک، خۆ ئامادە ئەەکەی دڵت بە کۆمەڵێک مەسائلی حیاتی خۆش ئەبێت کە خوای پەروەردگار بۆتی مسەخەرەکە و بۆتی ئاسان ئەکا. لەوانە مەسەلەن قوتابێ خۆشەویستەکانمان کە ئێستا لە قۆناغێکی زۆر گرینگان بە تایبەت پۆلی 12 کە لە ئێستادا مەسەلەن تاقیکردنەوە ئەنجامەدەن، زۆر تاکید لەوە ئەکەینەوە کە بۆ نمونە لەو شەوەیە زۆرترین دوعا و زۆرترین تاعەت ئەنجام بدەن بۆ، ینی هیچێک لەو دوعاانی کە باشترین شتەکە لەو شەوەیە بکرێ ربي يسر لي أمري واشرح لي صدري، ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يعني أم دعاء بالراسي زور قوريا أقر بتوان محمود محوي لشارك فما خود فلسطين لشو فيري فلسطين بن كخور دياري دا وكل بدوريا هموي تنامينه يعني کاتێ ئەڵێ لە شەو فێری پەرستن بن، کاتێک کە نوری خوا، خۆشەویستی خوا، ڕێز و محەبەتی خوا بۆ بەندەکانی ئیتر ئێمە خاڵی ئەبینەوە لە هەموو جۆرە خودپەرستیەک، خۆپەرستیەک، خۆ بەشتزانینێک، هەموو جۆرە ئەنانیەتێک. من شتێکم بۆ هین بوو، ینی ئەم دە ڕۆژەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان سەیرەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەکرد شەوەکەی، سەیرەکەی ئەعتیکافەکانیشی خستۆتە 10 ڕۆژی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە. جا من یەکێک لەو پرسیارانی کە ویستم لە جەنابی مامۆستا خالیدی بکەم، ئەم دەشەوە هەر خۆی ینی بە ڕۆژەکانیشەوە زۆر گرنگ و قەدر لێگیراون یان تەنها شەوێکە تا مەطلع الفەجرە؟ ئایا ڕۆژەکانی بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە زۆری ئەعتیکافەکانی خستۆتە دە ڕۆژەکە یان دە شەو ڕۆژی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان؟ و ئایا کۆبوونەوەی یا کۆکردنەوەی ئەعتیکاف و شەوی قەدر بەیەکەوە ئەم مرۆڤە بەرەو چ کەماڵ و چ بەهایەکی گەورە ئەبە؟ ئایا بۆ نمونە هەر 83 ساڵەکە لە خێر و عیبادەتی ئەبێ یان لەگەڵ ئەعتیکافەکەشا کۆمەڵێ خێر و پاداشتی گەورەتری بۆ ئەنووسرێ؟ خۆی ئەگەر دیقەت بی هیچە لەو فەرمودانەی کە ئاماژەی پێکراوە بە فەزڵ و پلەپایی دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان و هەموو شەوانی مانگی ڕەمەزان بە حەقەت و نەک لە مانگی ڕەمەزانیشا بەڵکو لە غەیری مانگی ڕەمەزانیشا تۆ بتوانی ئەعتیکافێک ئەنجام بدەیت ئەو بە درێژایی ئەو دە ڕۆژە، یاخود بتوانیت لە نوێژی بەیانیەوە بمێنیتەوە لە مزگەوت تاوەکو خۆر هەڵدێ، دواتر نوێژی چێشتەنگا و نوێژی ضحا ئەنجام بدەیت و بڕۆیتەوە ئەڵێ لەهو عومرەتون تامەتون تامەتون تامە،
یعنی عمرەیەکی مسۆگرت تۆ بەدەست هێناوە یاخود حەجێک یاخود بەڕاستی بەخشێکی زۆر گەورەی هەیە ئەگەر بیرکەیتەوە خۆی ئەمانە یعنی بۆ نمونە کاگریاز ئێستا لە سوورەتی قەدردا کە ئەفەرمێ خوای پەروەردگار بسم الله الرحمن الرحیم ليلة القدر خير من 1000 شهر ئەگەر دیقەت بی یاخود تۆزە سەرنج ورتر سەرنج بی 1000 مانگ گەلێ زۆرە تۆ 1000 مانگ ئەگەر تەمەنی خۆت دابنێ 1000 مانگ تاعەت و عیبادەت ئەنجام بدەی لەم 83 ساڵەیە کە کۆکراوەتەوە لەم 1000 مانگە بەڕاستی قورسە بۆ خودی ئینسانەکان قورسە تۆ 24 کاتژمێری تەمەنت ئەگەر 84 ساڵ 83 ساڵیش بژیت 24 کاتژمێری تەمەنت تەرخانکەی بۆ عیبادەت نایتوانیت بەڕاستی چکە ئوموری حیاتت پێویستی بە تەفەڕوغ هەیە پێویستی بۆ هەیە خۆتی بۆ یەکلا بکەیتەوە بەڵام تۆ لە شەوێکی وەهادا پاداشتێکی لەو چەشنە وەربگریت ئەوە ئیتر گەورەترین پلۆپایە بە تەسەوری من ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆڕان نەیوتووە عومرەتون تامە یاخود ئەگەر بگەڕێیتەوە مەسەلەن بیر لە تەمەنی پێغەمبەران بکەیتەوە بۆ نمونە تەمەنی پێغەمبەر نوح عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە ئەڵێن 1000 ساڵ یان 1050 ساڵ ژیاوە چونکە دەستەواژەیەکێ لە قورئانی پیرۆزە گوێم لە مامۆستایەکی ئاینی بوو کە ئەفەرمێت فەلەبیث فی ئەهلیه بەڵێ دیارە جەناوی مامۆستا لە هێڵ هاتووەتەوە سەر هێڵ ئەگەر بکرێت بەڵێ مامۆستاگیان گەرگوێت لە دەنگی ئێمە سڵاوی خوای گەورەت لێبێ. عليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ جێم نەدەنجی بەڕێستانە فەرمە. سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە من کاتێکت باش مامۆستاگیان خوای گەورە تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزان لێ قبوڵ کە ئینشاءالله. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستاگیان لە دوو بەرنامەی پێشوە باسمان لە پێناسەیەک بۆ شەوی پیرۆزی قەدر کرد هەر یەک لەو دوو میوانە بەڕێز و خۆشەویستە وەکوەڵێ لە گۆشە نیگایە تێڕوانین و دیدگای خۆیانەوە پێناسەیەکیان بۆ شەوی پیرۆزی قەدر کرد. شەوی پیرۆزی قەدریش کاتێکە خوای گەورە فەرمێ ئێمە قورئانمان لە شەوی قەدر ناردۆتە خوارەوە هەر بە خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ تۆ نازانی شەوی قەدر چیە بەڵکو خوای گەورە خۆی پێناسەیەکە بزانین پێناسەی جەنابتان بۆ شەوی پیرۆزی قەدر چییە وەکوڵێ بەو پێناسە کورتەی کە خوای گەورە کردوێتی چ ڕاوەیەکی گەورەتر بۆ شەوەکە بکەین. بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. پێشەچی لە خوای پەروەردگار داواکارم ڕۆژی هەموو ڕۆژ و گوران خوای گەورە بە گەورەی خۆی لێمان قبول کە بە مزاعب لە بۆمان حسابی بکە و ئەو کەسانی لەو مانگەدا دوعا دەکەن دەپاڕێنەوە خوای پەروەردگار دوعای هەمولایە قبول بکە و ئەو کەسانەی تەوبەیان کردی و لەو مانگە گوناحیان لەسەر بە خوای گەورە قەڵەمی عەفوی بەسەردابینی لە هەمولایەک خۆش بی. بەنسبەت پرسیارەکەی بەڕێز شتێکی جوانە فعلا لە قورئاندا ئەگەر تەماشا دەکەی خوای گەورە لە سوورەتی قەدر خۆی پێناسەی گەورەی و مهمی ئەو شەوە دەکاتن کە دەفەرمێ لەیلة القەدر خەیر من 1000 شهر کاتێک پەروەردگار دەفەرمێ لەیلة القەدر خێرەکەی باشترە لە 1000 مانگ تەماشا لەفزەکەی قورئان کە شتێکی زۆر جوانی بەکارهێنا یعنی معنەی وە نییە 1000 مانگ بەڵکو دەڵێت باشتر لە 1000 مانگ زیاتر لە 1000 مانگ یعنی لەوانەیە کە دەڵێن دەکا 83 ساڵ و 4 مانگ و شتێک زۆر لەوە زیاتر بی لەوانە 100 ساڵ بی لەوانە عیبادەتی 200 ساڵ خوای گەورە لە حساب بکات بەپێی ئەوە دەگەڕێتەوە ئایا ئەو ئینسانە لەو شەوەدا چەند عیبادەتی خوای گەورە دەکات چەند قورئانی دەخوێنی چەند شەو نوێژێ دەکات چەند ذکر و یادی خوای گەورە دەکات کو لەگە خوای گەورە تێکەراو دەبی یعنی کو ئەو شەوە یعنی هەوڵی لۆ دەدا و حەریسە لەسەرەوەی پێی بگا بەڕاستی ئێمە کە تەماشا شەوی قەدر دەکەین شەوێکی زۆر مبارەکە تەماشا دەکەم ئەو قسەی ئیبن جەوزیم دێتەوە بیری قسەیەکی زۆر جوان دەکات دەڵێ ئینسان کاتێک بە سوار ئەسب مسابقەی دەکات کە نێزیک دەبیتەوە لە کۆتاییەکەی هەموو قووەتی خۆی بەکاردێنی لۆ خاتری بەڵێ مامۆستاگیان دیارە دەنگت ناگاتە لای ئێمە ئومێدیەوەی دووبارە بێتەوە ئەگەر مامۆستاگیان گوێت لە دەنگی ئێمە نازانم ئێمە کۆتایی وەڵامەکەت گوێمان لە دەنگی جەنابت نەما بزانین وا دیارە کێشەیەک لە پەیوەندیەکە بێ.
بۆ مێدی چارەسەرکردنی ئینشاءالله. جوانی فەرموو مامۆستا ئەو وتەی زۆر جوان بوو. ڕاستەکەواتای مەتاسە دەرکمان بۆ نیە نەکردووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ چاکەی بەندەیەک لە ڕەمەزان یەک بەدەی ئەگەر نیەت و شتی باش بێ تا 700 دەڕواکەواتە لەوە چێشەوی قەدریش ئەو نهێنیە لە پشتیەوە هەبێت مانگە نابێت بۆی هەیە زیاتر بێ زۆر لەوە زیاتر بێ 100 ساڵ و 200 ساڵی باسکرد جەنابی مامۆستا کە ومێدەوارین ئینشاءالله خۆی پەروەردگار بەو شەومان بگەێنێت و ئەو شەوەش بگەێنێت بە ئێمە ئینشاءالله. بەڕاستی کاک مەحموودیانی خوای گەورە فەزڵ و بەرەکەت و ڕێز و شکۆیەکی زۆری بە ئومەتی پێغەمبەری خوا داوە صلی الله علیه وسلم. ینی بۆم نەخۆشی لە فەرمودا فەرمێ صلی الله علیه وسلم 5 شت هەن کە بە هیچ پێغەمبەرێکی تر نەدراون. ینی لەگەڵ ئەوەشە ڕەزامەندی خوای گەورە لێ خۆشبوون لە گوناه. سیرەکەی تۆبەکردن لە ئومەتەکانی ترا زۆر قورس بۆ یان بۆنە گوناهکردن زۆر قورسە، بەڵام خوای گەورە ئەوەندە بە چای بەزەی و ڕێزەوە لە ئومەتی پێغەمبەری خوا ڕوانێ بەتاکید کە ینی هیچ ئومەتێکی تر ئەم تایبەتمەندی و ڕێز و شکۆیی نەبووە. لە دوو شوێنە خوای پەروەردگار. مامۆستا گیان دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێت. سەڵاوی خوای گەورە لە بەڕێزیشتان بی داوای لێبوردنەکەین دیارە نازانم خەلێلێک هەیە لە گەیاندنی سەوتی گۆ لە لای من وازیحە. بەڵێ داوای لێبوردنەکەین جارجار لە بریجە نابێت ئێمە هەندێک قسە ئەەکەین ئاماژە بە وتەکانی بەڕێزتە دەین ئینشاءالله کە دمان نازاکە. مامۆستا گیان لە یا کۆتاییمان پێێنا کە جەنابێت من ویستم ئەو پرسیارەش بکەم کە جەنابەت فەرموود مەرج نییە هەر بۆ منە 1000 مانگوەش تا 3 ساڵەکە بێ، وەکو چۆن فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کردەوەی بەندە لە ڕەمەزاندا یەک بەدەیە و بەڵام ئەگەر نیەتی باش بێ و بۆ خوا بێ و خۆی بۆ خوا یەکلا کردێتەوە ئەوە یەک بە 700 بۆ ئەنووسرێکەوەتە شەوی قەدریش نیەت و خۆ یەکلاکردنەوە و عیبادەتی زیاتر وەکوڵێ لە 1000 مانگوەش تا 3 ساڵەکە زیاتر تێپەڕیەکە وەکوڵێ لە عیبادەت و پەرستشی زیاتر. بەڵێ تەئکید ئەو شەوەی کەوا خوای تەعالە لە دەشەوەکەی کۆتاییدا بزری کردووە دیار نییە بۆیە ئینسان زیاتر بەڕاستی عیبادەتی خوای پەروەردگار و ڕەب العالەمین بکە. هەروەکو تەماشا دەکەی خوای گەورە 99 ناوی هەیە ئیسمی ئەعظەمی تێدایە هەر ئینسان دوعای پێ بکە خوای گەورە وەڵامی دەداتەوە، بەڵام لەوەی هەموو ناوەکان بەکاربینی ئینسان هەوڵ بدا جوهود بکە خوای گەورە تێدا بزری کردیە لە ناو 99 ناوەکە یا لە شەو ڕۆژی جومعەدا کاتێکی کە خوای گەورە دوعای تێدا قبول دەکا ئینسان لەوەی لەو شەو ڕۆژەدا زۆر خۆی ماندی بکە بەبەر ئەو کاتە بکەوی کە خوای گەورە دوعاەکەی تێدا قبول دەکە. حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسی لە شەوی جومعە کرد فەرمووی کاتەکەشی کەمە لەوەی ئینسان جهود زیاتر بکە بەڕاستی. جا لەوەی مە شەوی قەدر بەڕاستی کە دەبینین. من وابزانم ئەو قسەی من نەگەویست کە گوتم ئیبن جەوزی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بقسەیەکی زۆر جوان دەکا دەڵێ ئینسان کە بە سوار ئەسب مسابقەی دەکەن کە دەگاتە کۆتاییەکەی نێزیک دەبیتەوە لەوەی کە چی یەکەم دەبی ئاخر جوهدی خۆی بەکاردەینی لەو خاتری وەی ببتە فائیز و ببتە یەکەم نەفەر. ئێمە ئێستا بەڕاستی کە دەگەوینە کۆتایی مانجی ڕەمەزان دەبی ئاخر جوهودی خۆمان بەکاربین و خۆماندیبوونی خۆمان بەکاربینن لە قورئان خوێندن لە دوعاکردن لە شەو نوێژ لە فرمێسک لە چاو بێتە خوارێ لەوەی کەوا بتوانین لەو شەوەدا زۆرترین عیبادەتمان کرد بێ ببێتە هۆی ڕەزامەندی خوای گەورە کە خوا بڕیار بدا لەو شەوەدا ئەمن ئەو عەبدێم ئازاد کرد لە ئاگری جەهەنەم ولو بندي خوش بم او بندي معفو کرد و او جاري شيت كمن باغري جهنم او انسان ناس وتنم اول سجلي كاتبي او كسانه دا دنوسري كوا خوي پروردگار ليا خوش بو عفو کردين جالوي برزام براستي من ئەوەی وا دەبینم ئەوانەی شەوی قەدر کە دەڵێن مەسەلەن ئەو شەوەکە شەوێکی مبارەکە و پیرۆزە و قەدرگرانە لەبەرەوەی عەفوی خوای گەورە تێدا نازل دەبی بەسەر عەبدەکانی بەڕاستی ڕەحمەتی خوای گەورە بەسەریاندا نازل دەبی خوای پەروەردگار فەزڵ و کەڕەمی خۆی لەگەر ئەو ئینسانانەدا ئەنجام دەدا لۆی ئێمە دەبی بەڕاستی لەو دە شەوانەدا حەیفە یعنی خەڵکانێکەیە ئەو شەوانە دەکوژیتن بە لەهو لەعب و بە مامۆستا گیاما دیارە دەنگی بەداخەوە با دیارە دەنگی مامۆستا ناگاتە لێ بەداخەوە کاک مەحموود دیارە پەیوەندیەکەی مامۆستا هەر کێشەیەکی تایە بەداخەوە کە ئەمڕۆ نەمانتوانی لە خزمەت وتە و فەرمایشتە زۆر بە پێزەکانی مامۆستای خۆشەویست مامۆستا خاڵدی گەردین بەس هەوڵ دەدەین ئینشاءڵڵا لە ڕۆژانی داهاتووە لەگە خزمەتیا بین بۆ ئەوەی بتوانین سوود لە ئامۆژگاریەکانی وەربگرین. کاک ڕێز باسی ئەوەت کرد کە خوای پەروەردگار ڕێزی لە ئومەتی محەممەد ناوە ساسەلم ڕێزی لە
ئێمە ناوە بە کۆمەڵێک شەد من دوو نمونایەنمەوەیەکیان لە هەردووچیان لە قورئانی پیرۆز کە خۆی پەروەردگار لە شوێنێکە فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەمە خۆی بۆ خۆی کەڕەمێک و بەخششێک و ڕێزێکە بە بەنی ئادەمی بەخشیوە کە وەکو مرۆڤ وەکو مرۆڤایەتی دواتر لە شوێنێکی تر بە ئومەتی محەممەد ناومان ئەهێنێ صلى الله عليه وسلم قال كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر كأما خوي بو خوي بالراستي جي هەڵوێستەکردنە ئێمە ئومەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەگەر لەسەر ڕێچکە و بەرنامەکەی پێغەمبەرەکەمان بڕین صلى الله عليه وسلم و ئەو ڕێگەیە بەرنەدەین بێگومان خوای گەورە سەرمان ئەخا و بە گوێرەی دڵی خۆمان ئەکا و کۆمەڵێک شتی باش ئەهێنێتە ڕێمان کە لە تەوەقعاتی خۆشمانە بۆی هێنە بێ ڕاستە وڵا کاک مەحموود ئەوە بێگومان ینی ئیمامی عەلی لە فەرمێ سوێن بەخوا ئەگەر محاسبەی نەفسی خۆمیان پاداشت و لێپرسینەوە بدرێتە دەست دایک و باوکم ئەوە من قبولی ناکەم ینی ئەوەندە لە ڕەحمی خوا بە ئومێد ئەوەندە لە ڕەحمی خوا بێگومانە کە ئێمە خوای گەور ئەم هەموو ڕەحم و بەزەیە بەرامبەر بە ئومەتی پێغەمبەرەکە ئینشاءالله ئەو بەزەیە تەنانەت خاتو فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت لە ئانووساتی سەرمەرگ و گیان دەچوونی پێغەمبەری خوایە سەلامی خوای لەسەر بێ لە چوومە ژوورەوە بە حاڵێک هەستم بە جوڵانی لێوەکانی ئەکرد ئەڵێ کە زۆر لێ نزیک بوومەوە بەردەوام ئەوت ئومەتی ینی لەو لەحزەیەشدا هەر بیری لای ئومەتەکەی بووە یان ڕۆژێک فەرمی خوایە لە عایشە خۆش بە لە گوناهی ڕابردووی لە داهاتووی و هیچ ناخۆشی و چەرمەسەریەک مەهێنەرە ڕێگەی زۆر جوان ئەڵێ خاتو عایشە الله ئەکبەری کرد لە خۆشیە بۆ ئەم دوعایە بۆ ئەم پاداشتی کە لەلایەن خوا بۆیە نووسرێ فەرمی عایشایە دڵت پێی خۆشە فەرمووی بەڵێ فەرمی سوێن بەخواوە دوعای هەموو ڕۆژێکمە بۆ ئومەتەکەم بۆیە باشترین کاک مەحموود نازانیانی بەداخەوە پەیوەندیەکەی مامۆستا پچڕە ئیترێمەش لێرەدا کۆتایی لە بەرکاتی بەرنامەکەشمان هەر ئەوەندەی نەماوە زۆر داوای لێبوردن لە مامۆستای خۆشەویست دەکەین مامۆستاگیان ئینشەڵا هەوڵەدەین لە ڕۆژانی داهاتووە لە خزمەت جەنابت و فەرمایشتە بە پێزەکان تابین بەداخەوە ئەمڕۆ کێشەیەک لە گواستنەوەی پەیوەندیەکەمانە هەبوو زۆر بەداخەوە هاتم ئەوە بڵێم کە ئەو ڕەحمەت و سۆزەی خوای پەروەردگار بە ئێمە وەکو ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم پێویستە ڕەنگ بداتەوە لە خودی کەسێتی خۆشمان بەرامبەر بە بەندەکانی خوا بەرامبەر بە هاوڵەکانمان بەرامبەر بە دایک و باوکمان چونکە الراحمون يرحمهم الرحمن ئەو کەسانی کە بە سۆز و بە عەتفن لەگەڵ بەرامبەرەکەیان خوای گەورە ڕەحمیان پێ ئەکا و خوای گەورە پشتیان تێناکە ئیرحەموا من فی الأرض یرحەمکم من فی السەما و ئێوە ڕەحم و سۆز و بەزەیی خۆتان دەرببڕن بەرامبەر بە کەسەکانی دەور و پشتان چونکە ئەوەی کە خوای ئاسمانەکانە لە ڕۆژی قیامەتدا ئینشاءالله بێبەشتان ناکات لە ڕەحمی خۆی و لە سۆز و عەتف و میهرەبانی خۆی کە ئەگەر بێت و قیاسی ڕەحمی خوا بکەی بە هەموو ئەو کۆمەڵە تاوان و گوناهەی کە ئێمە ئەنجامی ئەدەین بە حەقیقەت ڕۆژانە کە لەسەر مینبەرەکانەوە ڕۆژانە جمعان هەموو جمعەیەک مامۆستایانی ئاینی بەڕێز داوای ئەوە ئاکەن خوای پەروەردگار بە گوێرەی گوناهی خۆمانمان لەگەڵ نەکا و بە گوێرەی ڕەحم و بەزەیی خۆی محاسەبەمان بکە ئەگەرنا بە گوێرەی تاوانی خۆمان محاسەبەمان بکە هیچ کەسێک لە ئێمە ئەگەر خێر و چاکەکانی بەقەدەر هەموو ئەم زەوی و ئاسمانە بێ بە دڵنیاییەوە دەرناچێت لە محاسەبە و حیسابی خوای پەروەردگار ئیلا مەگەر خوای گەورە ڕەحمی پێ بکات و دەروی خێری لێ بکاتەوە ڕاستە وڵا کاک مەحموود گەورەترین هەواقعی مسلمان هەمیشە دوعا بکە بڵێ خوایە بە ئومەتی پێغەمبەری خوا حسابم بکەی ینی گەورەترین شانازیە بۆ مسلمان کاک مەحموود پێم خۆشە بە مناجاتێکی مامۆستا مەحوی کۆتایی بە بەرنامەکە بین لەبەرەوەی کە میوانەکەشمان لەسەر هێڵ نەما زۆر باشە مەحوی دەفەرمێ لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە با عمرم خدا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێ ئەمرم والله یەعچوو لەما لا یعنیە وەقتم هەموو یعنی دەبێ وەقتێ لە بولوەقتێ بخوازم تا تیا بمرم ئەجەل دەورم دەدا حاضر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئلەی دەورم خەیاڵی پوچی دنیا و دەماغ و دڵمی پێچاوە
قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ لەبەر پیری سرم خۆی ناگرێت و تازە پێدەگرم چییە سوچ و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا هەتا ڕۆژی حەشر چییە دەعوا چییە دەعوان سبەینێ یەحشر المەرء برا گەل فرسەتە ئەمڕۆ تەبەڕا بن لە من با کەس نەبێ حەشری لەگەڵ حەشرم لە من نازانم ئیتر نەفسی بەدخوو چی دەبێ مەحوی کە بەدکردار و بەدڕەفتار و بەدئەفکار و بەدتەورم مەگەر بەر مەوجی بەحری ڕەحمەتی خۆیم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پاک بوونەوەم و ناممکینە سەترم. بینەرانی بەڕێز و خۆشەویست، لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی یا بڕگەی یەکەم لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. بە هاوکاری برای خۆشەویست و بەڕێزم کاک مەحموود کەرکووکی ئینشاءڵڵا پاش ناوبڕێکی تر لە خزمەتتان ئابینەوە بۆ پێشکەشکردنی بڕگەی جوان خوێندنەوە یان پێش بڕکەی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورئانی پیرۆز تا بەیگەشتنەوەمان بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. خرمەی دێ واردن بێت و خرمەی بێت. ئۆ خەیارە نا خرمەی دێ تەواشە گێزەرە گێدار خرمەی دێ ناری تێریە میزەڵانە ئاشکرای کاودەیتر بێدرکێنە خرمەی سیلوسی بخۆشان هەڵتەکێنە خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جەبسی لوسیم زۆر کڕیوە بەشی تۆ خرمەیە جبسی لوسی. کۆمپانیای سەمە سومر. کۆمپانیای سەمە سومر بۆ بەرهەمی شیرەمەنی ئەوروپی. کۆمپانیای سەمە سومر تاکە بریکاری باوەڕپێکراوی شیرەمەنی ئەوروپیە لە سلێمانی بۆ سەرجەم مارکەکانی ڕۆنا و IBC بە تام و تەندروست. یەک جار تاقی بکەرەوە بۆ هەمیشە بێتە هاوڕێی خوانەکانتان. ناونیشان سلێمانی تەنیژ مزگەوتی گەورە. کۆمپانیای سەمە سومر. خالقی تامێکی جیاواز بنۆشە. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیە بە بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواصفاتێکی بەرز: ئەستوورەکەی 8 ملم و 10 ملم، حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: 070 955 7650 070 955 7660. کۆمپانیای بەیزا. لە پێنە و بەرەنگەربوونەوەی قەیرانی دارایی، بەیزا بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوام دەبێت لە فرۆشتنی کاڵەکانی باقیستی 8 دەمان. تاقمی ژووری میوانی مۆدێرن و کلاسیک بە باشترین کوالیتی. ژووری نووسنی دوونەفەری. سێتی نان خواردن. ژووری نووسنی گەنجان.
هەموو پێداویستەکانی مۆبیلیاتی ئۆفیس و هەروەها دروستکردنی کەوانتەر بە نوێترین دیزاینی تورکی و جیهانی، دانانی پارکێت و دروستکردنی جەرگا و پەنجەرەی PVC. بەیزا مامی هاوڵاتیان. پاکەرەوەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ، کەفێکی زۆر و بۆنێکی خۆش، خاوێنکردنەوەیکی تەندروست. تایبەتمەندی پاکەرەوەی ڤەتەن یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبای. ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە. بۆ ئەم بەهارە با جلو بەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت. خانمی بەڕێز، بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران، پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێنە. قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە. بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت. بۆ ئەوەی جلو بەرگەکانت بێ لەکە و هەمیشە پاک بێت، فاسی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو، ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە. ئەوانەی ڤەتەن بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن، دووبارە دەیکردنەوە. نرخی گونجاو باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتەنە. خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان. بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتەن. گەر بە دوای کوالەتێکی بەرز دەگەڕێی، بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە. سیرکەن. ئۆ بەدڵی نەبوو. ئەم خاتوونە ویستی خواردنێکی خۆش دروست بکات. بەڵام هاوسەرەکەی دیسان ڕازی نەبوو. هەوڵیە زیاتر فێر بێ و شتی تر تاقی بکاتەوە. بەڵام دڵنیا بوو ئەم جارە خواردنەکەی خۆش دەرەچێت. ڕێگای زۆری تاقی کردەوە و سوودی نەبوو. تا لە ڕیستۆرانتەکەی شێفکاوە نانیان خوارد و سەرسام بوون بە خواردنەکانی. پرسیاریان لێ کرد سەرچاوی ئەم تام و چێژە چییە؟ ئەویش بانگی کردن بۆ چێشخانەکەی خۆی و بەرهەمەکانی ئەسپی ڕەشی پێناساند. ئەو زۆر گرنگی بە کوالیتی خواردنەکانی ئەدات و هەر بۆیە پێی وتن بەرهەمەکانی ئەسپی ڕەش بەکاردێنم. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته
ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز دووبارە سڵاو و میهرەبانی و خۆشەویستی خوا بڕژێ بەسەرتانە و ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش لە بڕگەی دووەمی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بە خزمەتی و دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە بۆ پێشکەشکردنی بڕگەی پێشبڕکەی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورئانی پیرۆز ئەم ڕۆژ هاوشێوەی ڕۆژانی پێشووی قۆناغی دووەم دوو میوانی خۆشەویست و ئازیز دوو گەنجی ڕۆحسووک لە شاری خۆشەویستی هەولێرەوە هاتوونەتە ستۆدیۆ بۆ ئەوەی ئەو ئاەت و قورئانە پیرۆزەی کە بۆیان دیاریکراوە بیخوێن و لیژنەی بەڕێزیش بڕیاریان لەبارەوە بدە. سەرەتا ئەچمە لای لیژنەی بەڕێز و ڕێز و خۆشەویستی ئێوەشیان پێگەم سڵاوی خۆی گەورەتان لێبێ کاک دکتۆر مەحموود لە جەنابتەوە دەست پێکەم هەم سڵاوت لێبێ و هەم قسەی جەنابت چییە؟ وعليكم السلام ورحمة الله وبركاته. والله هر دعای موفقیتم هەیە بۆ ئەو برا بەڕێزانی پشتی کامێرە و بۆ جەنابت و بۆ هەمووانی کە ماندوون بەم بەرنامەیەوە و هیوادارم ئەم کارەمان خی گەورە بە عیبادەت لێوەرگرێ و بە تاعەت بۆمان بنووسێت چونکە بەڕاستی وەگوابی بڵین کاتێکی زۆرمان لێگرێت لە ڕۆژەکانە ئینشاڵڵا خی گەورە بە عیبادەت بۆمان بنووسێت. ئامین یا ڕەبی. کاک شێخ حوسێن برای بەڕێزم جەنابێت سڵاوی خۆی گەورەتان لێبێ و قسەی جەنابیشتان چییە بۆ بەرنامەکەمان؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله ومن والاه. سڵاوی خوا لە ئێوەش و لە بینەرانی خۆشەویست و لە بەشداربوانی ئازیز کە ئەمڕۆ ئەو دوو خۆشەویستە بەشدارە بن لە شاری هەولێری خۆشەویست کاک هەنگاو یوسف لەگەڵ کاک مزەفەر حەوێز. خی گەورە هەموو لایەک مۆفەقکە. هەندێک تێبینی هەر بدەینەوە گوێی خۆمان و وەکو یادخستنەوەیەک بۆ ئینشاءالله هەر خۆشەویستێک کە بەشدارە بێ پێویستە لە 5 مەقام کەمتر نەخوێنێ لەبەرەوەی نەسەکەی زۆرە 5 مەقام بخوێنێ. فەرع حسێب نییە بە مەقام، فەرع حسێب نییە بە مەقام. بۆ قۆناغی دووەم بەڵێ فەرعێک لەو مەقامە بخوێنێ. ئەمە یەک. دوو مەقاماتی تەرکیبی لێرە دەرەجەت لێ ئەشکێ. دوو مەقام تەرکیب بکەی بەیەکەوە لەبەرەوە حەقی مەقامەکە ئەڕواتۆ. من ئەو مەقامە قاعدە ئەو یاسایی کە دانراوە بۆ مەقامەڵێکی يجب أن يقرأ كل مقام ب4 حركات و3 طبقات صوتية. ب4 حركات و3 طبقات صوتية. لەبەرەوە بێ بە سێگای خوێن بزانم قراری سێگات چییە و جوابی سێگات چییە. ئەگەر نتوانێت بچێتە جوابی عالی چییە و جوابی عالیە کەم کەس دەرگی پێکە وازان هەر لە دوای جوابێکسەر جوابی جوابن نەخێر لە بینی جواب و جوابی عالیمان هەیە. جا ئەو خۆشەویستانە کە لەمە و لە قۆناغی تریشا بەشدارە بن ئاگان لە عوڕەب و زەخارفی سەوتی بێ، ئاگان لە مەساحەی سەوتی خۆیان بێ، ئاگان لە چیا دەرەجە وەرەگیرێ لە ئەلئیبداع المميز في التلاوة. من یەکێک دێ لەوێ ئەخوێنێ
بەیاد دەست پێەکە ئەچێتە ڕاست دوایچێتە سێگا حیجازیان ناوەند دەخوێن و تەواوەکە بەڵێ ڕاستە ئەمە بە تەسەسوور خوێنێتی بەس من ئیبداعم تیان نەبینێ ئەوەی دوای تریژە وەکەوە بخوێنێ لەبەرەوە من ئیبداعمەوە شتێکم ئەوێ ئیبداع بێ بەس بە شەرتێک أن لا يخل بأحكام التلاوة والتجويد زرر لتجويد نجينه چونك التجويد أولى خواهي قولها ملاك موفق إن شاء الله زور سپاس كاك دكتور إسماعيل صلاوي خواهي قول لجنابشتان بيو راو سرنجي جنابي شد بو إيما زور قرنقل لبرنامج أمرودا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سلام وبركة خواهي قول البرجة بسر إيو بدراني برز وخوشوي سيشا زور سپاس دوعای سەربەرزی و سەرکەوتنەکەین بۆ بەشدار بۆ خۆشەویستانەمان دیارە ئەم ئەڵقۆ سێ ئەڵقەمان ماوە وابزانم 6 بەشدار بوونمان ماوە پێێنینە قۆناغی کۆتایی بەڕاستی وەکو ئامۆژگاریکی برایانە هەموو جارە پێم وتون ئاگان لە ئەحکامی تەجوید بێ ئاگان لە زەمەنی غونەکان بێت ئاگان لە صفاتی حرف بێت لە مەخارجی حرفەکان محاولەکەن تەوازنێک و پارێزن لبيني صوت لبيني أحكام تجويده أولويات ببلية كم بو أحكام تجويده أو أساسا باشانيش لقل يا صوتك خوش أدائك جوان بيشكش بكات أو هرزور باشتر دوعي سركوتنيان بو كمو هالأولنا زور سپاس بو برزد وەک ئاماژەمان پێدا ئەمڕۆ دوو بەشدار بووی زۆر خۆشەویست لە شاری هەولێر کاک گەنگاوی یوسف عەبدوڕەحمان و کاک مزەفەر حەوێز لە ستۆدیۆ ئامادەن بۆ ئەوەی لە پێشبڕکێکە بەشدار بن لە قۆناغی دووەم ئەچینە لای بەشداربووی یەکەم کاک هەنگاو یوسف عەبدوڕەحمان کاک هەنگاو یاخوا بەخێر بێ و هەر ناوەکەی خۆت هەنگاو ئەو هەنگاوانەی کە ناوتە بۆ ئەم بەرنامەیە خوای گەورە بە پاداشت و خێر بۆت بنووسێ ئینشاءڵڵا یاخوا بەخێر بێ ئامادەی بۆ بەرنامەکە یان خۆت ئامادە کردووە بە شێوەیەکی ئینشاءڵڵا سەرکەوتووە بی کاک شێخ ئەو ئایەت و سوورەتە پیرۆزەی کە بۆ کاک هەنگاو دیاریتان کردووە کامەیە و ئەگەر ئامادە بێ دەست پێ بکا بە خوێندنی کاکە هەنگاو سوورەتی پیرۆزی الرعد لە ئایەتی 18 بۆ 26 واتە للذین استجابوا لێوە دەست پێکە ئیلا مەتاع کۆتایی ئایەتەکەیە إن شاء الله أجر آماده با جوبيستي زور باش فرمون كاكن جان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم للذين استجابوا لربهم الحسنى والذين لم يستجيبوا له لو أن لهم ما في الأرض جميعا ومثله معه لو أن لهم ما في الأرض جميعا ومثله معه لافتدوا به أولئك لهم سوء الحساب ومأواهم جهنم وبئس المهاد أفمن يعلم أنما أنزل إليك
من ربك الحق كمن هو أعمى إنما يتذكر أولو الألباب الذين يوفون بعهد الله ولا ينقضون الميثاق والذين يصلون ما أمر الله به أن يوصل ويخشون ربهم ويخافون سوء الحساب والذين صبروا ابتغاء وجه ربهم وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية ويدرؤون بالحسنة السيئة أولئك لهم عقبى الدار جنات عدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم والملائكة يدخلون عليهم من كل باب سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار والذين ينقضون عهد
ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك لهم اللعنة ولهم سوء الدار الله يبسط الرزق لمن يشاء ويقدر وفرحوا بالحياة الدنيا وما الحياة الدنيا في الآخرة إلا متاع صدق الله العظيم. پاداشتی بەخێر داتەوە دەنگت دەرخۆش بێ کاگەنگاگیان ماشەڵڵا دەنگێکی خۆش دەبوو بۆ هەڵسەنگاندنی دەنگ و شۆنێتی خوێندنەوەی قورئانەکەی برای بەڕێزمان کاگەنگا و ئەچینە خزمەتی لیژنەی بەڕێز سەرەتا لە کاک دکتۆر ئیسماعیلەوە دەست پێکەین. کاک دکتۆرگیان بزانین قسە و سەرنجی جەنابێت چییە لەسەر قورئانەکەی کاگەنگاو؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. کاگەنگاو دەستی خۆش بێ و دەنگی هەر خۆش بێ لەوە چێ کاک شێخ تا حەدێکی باش بەدڵی بێ تایبەتی سەوتی خۆشە و بەتەسەسولیش ڕۆی. بەڵام یەکشت هەیە لێرایە بێ ئاگادار بین ئەگە کاگەنگاو لای من 5 دەرەجەی لێشکا بێت چواری لەسەر زەمەنی غونەکان بووە. کاگەنگاو بەڵێ کاگەنگاو یعنی چۆن بنمونە کە تۆی خوێنیتەوە والذين لم يستجيبوا له لو أن لهم ما في الأرض أي كانوا مشددة كونه ما يتولى السري أو مما كدغم بيت إدغام مثلينا ما مشي غزي بخينتو لو أن لهم ما في الأرض جميعا ومثله معه هبي بميني توا خوي معنا ولو شون أنا جواني أبا قرآنك وتعبتي جناب صوت تخوشو يعني زور شوينيتر بنمونا والملائكة يدخلون عليهم من كل باب جنات أما أنا هم شويني معنوية هم جاي عرض مكردونا كجناب شدوي لي بوبي تو معنى إيوه بخاوي أخوانا لبروا زمني غنى كان معنوي لسريان وكو أو قرآنية كلام وصايق داني وشتي بمشواز خندوتا الذين يوفون بعهد الله ولا ينقضون الميثاق واحد والله ما خاوي كيتوم الذين يوفون بعهد الله ولا ينقضون الميثاق دي قد بلغني أتشمامو لبري خاوم كردوتو كزمن خاوبه و كادري جيبتو كاتكش دابشه بسر الهمي كاتكي زياتريان بركه لبرو اگداري زمني غنك وزايدا زمني مدكانش ناكريتو مدكي مقصد من الصلي كبرى معناه كحكم مدي جائز منفصل هي دو حركه دريجي كيتو ياخذ اولئك مقصد جاريه كما يوصل ويفسدون في الارض اولئك سيركي لبينش حركة وشش حركة شا ما يو جايدهم كده سيبيكيتو زمانكي مظبوطة براود كي با سوء الدار كم تربو لبروا أبيبرين لبيا أقدار بزود ريجي مكروا
لەبەرەوەی ئاگاداری زەمەنی غونەکان بە و زەمەنی مەدەکان. یەکێکتر لە قیراءەکەی جەناب تا بە عموم بە کوردی پەتی خۆمانەڵە دان بنێ بە حرفەکانە، یعنی مە پیتی ثاءە مەخرەجەکەی لەکوێیە و ئاگاداری صفاتیشی بە ومثله بەو شێوازە. یان وفرحوا بالحياة الدنيا وما الحياة الدنيا، ئەگە ئاگادار نەبی چۆن دەرەچێڵێ وما لێو نایالەیەک بۆ یەکێک لە عیوبی نوتق کە لە قوڕاء هەیە زۆر جار لە قاریئەکان بە عموم هەستی پێکەین جاوینی حرفەکانە. جاوین چۆنە؟ مەقسە بە نمونە ئەڵێم سلام عليكم بما صبرتم، يعني سيرك حرفەکان لە سادە زمان نایە لە شوێنی سادەکە، لە باء لێو نایە لەیەکە، لە ڕاکە زمانی بۆ نابە چۆن ڕێی تەشبیهاتی نەبێ ئەی جاوێ هەمی ئەکا بە سەریەکە. ئەمە دروست نییە لە قیراءە، لەبەرەوە هەر حرفێکە گەیتە سەری بە جوانی بەڕێکی تەبعەن جەناب دوانە بووی، بەڵام خەریک بوو بۆنی ئەوەی دێ هەوەها چۆن ئەڵێی قووەتێکی زیاتر بکە بۆی حرفەکان بە مەزبوطی هەر حرفە لە مەخرەجی خۆیەوە دەرچێ، واو میم بە قاف بەو شێوازە. ئەوە بە عموم ئاگاداری بە زۆر جار یعنی ئەگە دیقەت بێ کاگەنگاو ئەشگەڕایتەوە هەر مەقسە بە نمونە شوێنی وا هەیە لەو ئەنە لەو ما فی الأرض جەمیعا ومثله معه کە گەڕایتەوە هەر بە هەمان شێوە زەمەنەکانیان وەکو خۆی نەبوو. لە کەلیمەی مەئواهم زائدا لە شوێنێکی تریشە و ئەزواجیهم لە ئاەتی 23 ومەئواهم نەک ومەئواهم ومەئواهم ئەمە ڕاستە بەڵام ئەگە بڵێ ومەئواهم دیقەت بەها ومەئوا هەمزەکە کە ساکینە ضەمە وەرەگرێ. یاخود لێرایە ومن صلح من آبائهم وأزواجهم ئەگەر دیقەت بەی لێرایە پیتی زایمانەیە ساکینە بە دوای واو هاتوو وا خۆشترە بۆ زمان ئینسان ئەگەر حەز خۆی بخوێنێتەوە بڵێ وأزواجهم زایەکە چی وەرگرت؟ ضەمەی وەرگرت. ئەی چۆن بخوێنەوە باشە؟ وأزواجهم زایەکە بە ساکینی ئەم جاچی بۆ واوەکە ئەگەدار بێ لەو بینەیە کە نەقڵەکێکی بۆ واوەکە ئەوە وەرنەگرێت. لە هەندێک مەقتەعە پێویست ناکات لە هەندێک کەلیماتە زۆر جار هەر بە عموم هەموو کەسێک وایە بە طەبیعەت جاری وایە پەلە لە مەقتەعێکا دروست ئەبێت کە پەلە دروست بوو حرفەکە حەقی خۆی وەرناگرێ. فنیعم عوقبە الدار ئەو دالە لەیا مشەددەدە زەمەنی غونەکەی وەکو زەمەنی عەفو غونە ناوە زەمەنی مانەوە لەسەر حرفەکە حسابی دوو حرفی مشەددەدەکەی. هەندێک جار ئاگاداری زەمەنی صفاتی بە تایبەتی ئیستیعلا بە قسە لە قەلقەلەکانە قووەتی قەلقەلەکە لە کۆتاییە قەلقەلی کوبرا با زیاتر بێت و کەڵێن زەمەنی صفەتی تەفخیم وأقاموا الصلاة بقوة صفەتی صەفیری هەیە صفەتی ئیستیعلای هەیە. ئەم شێوازی جەنابەت کەوتم زۆر جار خاویکی پێوە دیارە یاخود دانەنان بە حرفەکان زۆر جار حرەکاتیشمان بۆ تێگەدا. بە نمونە أولئك لهم سوء الحساب ومأواهم جهنم وبئس المهاد. مهاد سيركي كسري ميمكو كو بيويز نية وبئس المهاد طبعا مناڵی مبالغة بەڵام ئەبێ بەڕاستی ئەو کەسرێ وەکو کەسرێ دەرکەوێت لە بیایە. سەدیقە دەدەم یعنی ئەڵەم بزانم لە چ شوێنێکە چ جۆرە عینێکی تر بە عموم سەیرەکەی هەمووی زۆربەی زەمەنی غونە و هەندێک جایی زەمەنی مەدەکانە لەبەرەوە ئینشاءالله ئەگەر سەرکەوتی بۆ قۆناغی داهاتوو ئەو مەقتەعی کە پێ دەدرێ ئەچی لای مامۆسایەک لە هەولێر مامۆسای باشی لێ لە بواری ئەحکام وڵێ مامۆسا من بەم خاویە خوێنم بزانە ئەم زەمەنی غونەیە تەواوە ئەم زەمەنی مەدە تەواوە وایان نبرم لەبەرەوە بێ ئاگاداری بی چکە ماشەڵڵا سەوتت خۆشە ئەداءت باشە معقول نییە لە 5 دەرەجە بەگەر لێو بڕا چواری زەمەنی غونەکان بێ چکە ئێمە عادەتەن کە ئیشی مەقتەعی خوێنێتەوە چەند جار بەسەر و مەقتەعا بڕاتەوە چەند جار ئەو غونەیە ئەو ئیغامە و ئیخفاءەکە هەموو جارەکان دەرەجەی لێشکێ. پیتی ذال ئاگاداری پیتی ذال بە
ئەگە وریانە بی پیتی ذال زمان ڕێک بە دقیقی بەکارنێنی وەکو پیتی دال دەرەچێت أعوذ بالله من الشيطان الرجيم يعني لشوينك ترى إنما يتذكر هسكي لقال دالاتك الله بيبو لبروي بشي ناوي زمان أيا لشويني دال يتذكرون يتذكر ذا إنما يتذكر أبي إلا أطراف ثنايا عليا شند بزبيلة سدست ختك أبي بس أولك زمانة تلامس يعني بريك وتنيانا بي وغيري أو زمان قوس بيت بدات ولا دينا ويدانا كان شي ورق ليه لقم مخرجي بيتي دالتك الله بيتو سربرز وسرفراز براك زور سپاس کاک دکتۆر بەس کاک دکتۆر پرسیارێک بە درێژایی پێشبڕکێ کەمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە گەورەترین گرفتی ئەم قورآن خوێنە بە ڕێزانە هەر زەمەنی خوندنەکان بوو ینی بۆچی کاک هەنگاو پەندی لە بەشداربوانی پێشخۆی یان ئەوانەی پێشخۆی ینی بۆچی ئەمانە هەر ئەم هەڵەیە هەر دووبارە ئەبێتەوە بەردەوام والله من ئەو ناڵێم ڕەنگ بێت هۆکارەکەی چی بێت ئەوە بێ بەڕاستی ئەم برا بە ڕێزانە نازانم مستەوایان چۆنە لە قورآن خوێندنە مەقسەی وا هەیە لە ئیجازەم هەیە یان ئەڵێ لای مامۆستا ختمم کردووە ئەمانە نازان بەڕاستی بەڵام یەکشت هەیە بەڕاستی زەمەنی غونەکان مقداری زەمەنی غونەکان و مەدەکانیش بەڕاستی کەسی دقیقیە بێت لای مامۆستایەک یعنی تۆ قورآنە خوێنیت کە قورآنە خوێنیت ئەبێ بزانین بە چه سورعەتی خوێنی بە پێی سورعەتەکەش زەمەنەکە ئاگۆڕێ يعني تو أقر بلي بسم الله الرحمن الرحيم باشا بلي بسم الله الرحمن الرحيم فرقك هل لم يمكن كتايك ساكنة وسيلة سري غنكي كغنيك ناقصة راست فرقك الزمني غنج لشوازك وبشوازك تيال الشوين بس ببي سرعات هم يقوري يعني لسرعتي خاوة كسريك لسرعتي خاوة باشا یاکی سرعتی سریعە بەراوردی کرد بۆیە ئێمە زۆر جار پیانڵێن لە مەقتەعێکا پەلەمەکە چونکە لەو مەقتەعەیە پەلەت کرد تەبعاً تۆ قیاس لەسەر هەموویەکەی مەقسە بە یەک سرعەت دەستی پێ کردووە لەو مەقتەعەیە کە پەلایەکە فەتحەکەی فەتحە نییە بەشێکی فەتحەیە کەسرەکەی کەسرە نییە بەشێکی کەسرەیە زۆر باش یاخو زۆر جار خاویە کاتەوە کە خاوی کردەوە کەسر ئەبێ بەیە ضەممە ئەبێ بەوە لەبەرەوە باشتر وایە ئەم بەڕێزانە لە قسەکەی جەناب توتی بۆچی هەڵەکان دووباراکەنەوە ئەو مەقتەعی پێیان دەدرێت لای مامۆستایەکی مەزبوط دقیق لە ئەحکامی تەجویدا بڵێم بەم سورعەتە خوێنم ئەم زەمەنی غونە و مەدانە بزانێت تەواو یان نە پاشان بێن بەشداری زۆر باشە دکتۆر گیان خۆی گەورە پاداش بداتەوە چینە خزمەت برای بەڕێزمان کاک شێخ حوسێن بزانین قسە و سەرنجی جەنابیان چی لەسەر خوێندنەکەی کاک هەنگاو دەستخۆشی لە کاک هەنگاو ئەکەین خی گەورە موفقی کا بۆ ئەو خوێندنە جوانە و ئەدایەکی جوان و بەڕاستی دەنگی خۆشە خوا موفقی کا کاک هەنگاو من وەکو خروجی سەوتی هیچم نەبینی ئیلا لە یەک حاڵەتانە بێت کە پێوترێن نەشاز کە گەیشتە و ئاەتەی لەو ئەنە لەهم ما فی الأرض جەمیعا ومثله طبعا بطبقاتەوە طبقی قرار هاتەوە قرار زۆر جار ئەگەر ئینسان مسەیتر نەبێت لە قرارە خروجی سەوتیە بێت بێ بە نەشاز لەبەرەوە بێت چۆن لە جواب و جوابی عالی و جوابی جوابە خۆت بگری بتوانی لەسەر ئەو ڕێچکەی لا نەدەیت چونکە هەموو جارە ئێماڵین النەشاز هو الصوت الذي عندما يسمعه الإنسان لا يرتاح لسماعه بريتي يعني بما معناه أو صوتية كواتو مرتاح نيد يعني خوات هستي بيكي كخروجك بيك سريك يقلي أو الياء ينقبو يعني إنسان اعتيادش كيقول يبغي أزانه أو يكرت أو الياء بس زور ظاهر نبو زور دركوتو نبو يتركوا نشاز نبو بلام جوابي جواب من نبيني ديار أوش هي أوي كهم رجاكي دورة وهم زماني بالرجوة ما عندوه خواهي قولة موفقيكا وإلا لو قناعة بتواني جوابي جواب بيني إن شاء الله بو بقر سركوت بو سروتر جوابي بخواني بويا الطبقة تشي خوانت للروي الدنقوة قرار وجوابي عالي تقريبا تشي تري خوانت بكون نغم يعني ترنم
بەیاتی خوێندووە بەیاتی شووری خوێند کە پێوترێ بەیاتی تەوەسط تقریبا حرەکەیەکی لە بەیاتی حوسینی تیابوو من چاوەڕێ بووم بەیاتی حوسینیش بخوێنێ بەس نەیخوێن دوای چۆ سەر ڕست مقامی ڕست هو المقام الذي يظهر قوة القارئ زۆربەی قاریەکان هێز و توانای خۆیان لە ڕستدا دەرەخەن دوای چۆ سەر سێگا حرەکەیەکی جوانی کرد لە سێگا چۆ فەرعێکی سێگا کە پێوترێ ڕەمەل زۆرێک لە قاریەکان بە تایبەتی شێخی مەنشاوی خوێنێ چۆ ناوەندەکەی تقریبا حوزن بوو ناوەندی من حەز بکرد فەرح بخوێنێ چونکە ناوەند عادەتەن مەقامێکی مفریحە يعني كتو إخواني أو آياتاني بي إخواني كباس لجنات ولا لبردي خوا ولا واقع باشان شو كردي إخوانت صار جار كرد دائما متعلقة لقلنا هوندا يك حركة إلى أثر كردي شكرت هو أثر كردا تقريبا اشتكي واو هاتو هو بيات وتلاوة كي كوتاي بيان أخوي جورا موفقان كإن شاء الله. سپاس خوای پاداشی جنابش داتوا برای برزمان كاك دكتور محمود دينا خدمتي جنابت. الرحمن الرحيم دەستخۆشی لە کاکەنگاوەکەین خوا موفەقش کا برای بەڕێزم بەخێر بێ لە شاری هەولێرەوە بەتەکید دیارەوە گوتمان ئەم هەڵسەنگاندانی ئێمە بۆ خزمەتکردنی قورئان خوێنانەوە ئەو تێبینیە زۆرانەمانایەوە نیە تر دەرەجەی زۆر خراپێنێ بەڵکو ینی هەڵسەنگاندنێک کە بۆی بتوان لە داهاتووە باشتر و ورتر بیخوێنەوە گوتمان لە مسابقاتە هەندێک شت پێویستە ڕەچاو کرێت کە لە کاتی ترە ئەو شتانە ڕەنگە قورئان خوێن نەتوانێت ڕەچاویکایان زۆر جار لە پێشنوێژیە لە ئیمامەتە لە کاتیاتیادە ئەوەندە وردەکاریتە ناکرێ بەڵام لێرەدا چونکە مسابقەی و پێشبڕکێ ئەبێ ئەمە وردەکاریانە بەیان بکەین بەنسبەت حاڵەتەکانی وەقف ابتداوە لە ئاەتی هەژدەدا کاک هەنگاو لەسەر وەمیثلەه معه وەستا کە زانین ئەم وەستانەی وەستانێکی ناچاریە هەناسەی پێنامێنە ئیگینا ئەو جملەیە وەکو بڵێ جوابی لەوە لەفتەدەو بێ جملەکە تەواو نەبوو بەڵام لە وەستا وەگوتمان وەستانی ناچاریش قورئان خوێن ناچارە لە شوێنە بۆ سێگنا ناوەستێ ئەگەر ئاەتەکە کورد بووە ئەوە مانوت نابێت وەستانی ناچاری بکات لە شوێنەدا چونکە ئەیتوانی بە نەفەسێک بیخوێنێ بەڵام لێرەدا کورد نەبوو بۆیە نمرەی زۆر لەسەر ناڕوان بەڵام تێبینی دووهەمم لە ئاەتی 21دا أو آياتي والذين يصلون ما أمر الله به أن يوصل ويخشون ربهم ويخافون لوا وستا هەرچەندە دیارە ويخافون سوء الحساب یەک جملێ وەستانەکەی وتمان وەستانێکی ناچارە بەڵام دەستپێکردنەکەی لە جیاتی لە ئەن یوصل و دەستی پێکردایە کە دیارە دەستپێکردنیشی سانە بێ ئاگاداری بێ لە وەیەخشەونەوە دەست پێکردایە کاکەنگاو گونجاوتر بوو لەبەرەوەی ئەن یوصل ڕەبتی هەیە بە جملەی پێشخۆیەوە يصلون ما أمر الله به أن يوصل کەواتە لەوە يخشون ربهم دەست پێکەینەوە نەک لە ئەن یوصل و دەست پێ بکرێتەوە کە دیارە مناسب نییە لە ئەن یوصل و دەست پێ بکەیتەوە حاڵەتی سێهم وأنفقوا مما رزقناهم وتمان وەستانە ناچاریەکانە دوایی کە دەستی پێکردەوە أنفقوا مما رزقناهم سرا وعلانية ويدرؤون جارێکی تر وەستا باشتر وایە لە علانیە بۆستی کە هەرێڵیتەوە چونکە یان تۆ لەوانەیە بڵێ گەر بچمەوە سەرەتای ئاەتەکە دووبارە مەقتاعەکەی پێشتر دووبارە نەفەسم هەر کورتێنێ بەرحاڵ ڕەنگە لەبەر ڕەچاوکردنی مەقامات و شتەکەی لە وەستانانەی کردبێ باشتر وا بوو ويدرؤون بالحسنة السيئة تا ئەوێ بیخوێندایە ئەگەر لە توانایە بووە لە ئاەتی 25دا والذين ينقضون عهد الله من بعد ميثاقه وەستا ڕاستەوخۆ بە دوای خۆی دەستی پێکردو دیارە ئاەتەکە درێژە ڕەنگە ئەگەر بگەڕێتەوە سەرەتا یان ینی شوێنی وەستانی تیانە ناتوانێت لە نیوەی ئاەتەکە دەست پێ بکاتەوە بۆیە ڕاستەوخۆ بە دوایە دەستی پێکرد ناڵی وەقفێکی قەبیحەیان غێرە مناسیبە بەڵام باشتر وایە وەسڵ بکرێ آخر تێبینی وفرحوا بالحياة الدنيا جارێک وتت کورتە مەقتاعەکە لەوانێ لەبەر مڕاعاتی مەقام و ئاوازەکان دووبارەت کردبێتەوە بەڵام دووبارەکردنەوە وەکو کاک دکتۆر ئیسماعیلیش باسی کرد ئەگەر لە غونەیەکە نەقس بکەی لە شتێکا نەقس بکەی لەو دووبارەکردنەوەیە دەرەجە دەڕوا ئەگەر بەبێ حکمت مەقتاعی دووبارە بکەیتەوانێ دووبارە هەر نمرت دێڕا خوای گەورە موفقت کا کاکەنگاو ئینشاءڵڵا دەنگت هەر خۆش بێ و سەربەرز بیش سپاس بۆ جەنابیش کاکەنگاو گیان کۆتا پەیام و قسەی جەنابت کە بەشداریت کردووە و ئینشاءڵڵا سەیژەکەی بۆ قۆناغی سێم باگوێمان لە پەیامی جەنابت بێ لە کۆتا وەکو لە بەشداریکردنی جەنابت لەم بڕگەیەدا دەستخۆشی لە مامۆستایان دەکەم لە جەنابیشتان لە کەناڵەتەشتان خۆی گەورە پاداش بداتەوە کە لە شاری هەولێرەوە هاتووی بەڵێ بینەرانی بەڕێز وەکو کاک دکتۆر ئیسماعیل ئاماژەی پێدا کە
ئێمە سێ ڕۆژی تر بەمڕۆواتە 20 ڕەمەزان 21 ڕەمەزان و 22 ڕەمەزان برە و یام درێژە بە قۆناغی دووەمەدەین و ئەو 20 بەشدار بووی کە لە قۆناغی یەکەمە هاتنە قۆناغی دووەمەوە تەواو دەبن کە بە دوو بەشداربووی ئەمڕۆمان کاگەنگا و کاک مزەفەر 6 بەشدار بووماوە ئیدی لە 23 ڕەمەزانە دەچینە قۆناغی سێمەوە. ئێستاش دەچینە خزمەت برای بەڕێزمان کاک مزەفەر حەوێز ئەسعاد کە لە شاری هەولێرە وەکو بەشداربووی دووەم ئەمڕۆ میوانی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لە بڕگەی پێشبڕکەی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە دەنگخۆشی قورئانی پیرۆزە. کاک مزەفەرگیان یاخوا بەخێر بێی سەر هەردوو چاومان. خوای گەورە پاداشتی بەخێر داتەوە ئەو ڕێگە درێژ و توولانیت بۆ بکاتە ئەجر و پاداشتی قیامەت. ئامادەی بۆ خوێندنەکەت خۆت ئامادە کردووە بەر لە خوێندن قسەیەک سەرنجێت تێبینیە پێشنیارێکت بۆ لیژنەی بەڕێز نییە؟ دەستخۆش لە مامۆستایانەکەم تەنها کە هیلاکە من لەگەڵمان زۆر سوپاسانەکەم. کاک شێخ حسین ئەو ئاەت و سوورەتەی کە بۆ برای بەڕێزمان کاکە مزەفەر دیاری کراوەگە جەنابێت ئاماژەی پێ بدەیت و جەنابیشیان گرە ئامادە بن دەست پێ بکەن. بە خێراتنی برای بەڕێزمانەکەین کاکە مزەفەر حەوێز لە شاری هەولێر. کاکە مزەفەر سوورەی تەوبەی بۆ ئامادە کراوە لە ئاەتی 60 بۆ 66 ئیتر ئینشاڵڵا ئەگەر ئامادەیە باگوێ برایگیان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم ومنهم الذين يؤذون النبي ويقولون هو أذن قل أذن خير لكم يؤمن بالله ويؤمن للمؤمنين ورحمة للذين آمنوا منكم والذين يؤذون رسول الله لهم عذاب أليم
يحلفون بالله لكم ليرضوكم والله ورسوله أحق أن يرضوه والله ورسوله أحق أن يرضوه إن كانوا مؤمنين ألم يعلموا أنه من يحادد الله ورسوله فأن له نار جهنم خالدا فيها ذلك الخزي العظيم يحذر المنافقون أن تنزل عليهم سورة تنبئهم بما في قلوبهم قل استهزئوا إن الله مخرج ما تحذرون ولئن سألتهم ليقولن إنما كنا نخوض ونلعب قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم إن نعف عن طائفة منكم نعذب طائفة بأنهم كانوا مجرمين صدق الله العظيم خۆش بێ ئینشاءالله کاکە مزەفەرگیان دەنگێکی خۆشی پێوە ماشاءالله ئەچینە خزمەت لیژنەی بەڕێز لە برای بەڕێزمان کاک دکتۆر مەحموودەوە دەست پێکەیم زانین لە بوارەکەی خۆیان ڕەخنە و سەرنجی چی ئەبێ یان پێشنیار و ڕێنماییەکانی بۆ کاک مزەفەر خۆشیمانەیە لە برای بەڕێزمان کاک مزەفەر یاخوا بەخێروی کاکەگیان دەمت خۆش بێ بۆ دەنگە خۆشە و دیارە بە گوتمان سۆت و ئەدائێکی جوان ئەو تێبینیانی لەسەر ئەو کاک مزەفەر هەیە دیارە لەم ئاەتانەدا کەمن لەبەرەوەی کە ینی ئاەتەکان بەشێکی یارمەتیدەری بوون لە وەستانداوە لە ئاەتی یەکەمدا ئاەتی یەکەمی ئەو بەشەی کە خوێندی
چەند وەستانێکی کردیارە ئەو وەستانانە لەبەر درێژی ئاەتەکەیە و ئیستئنافی کردەوە واتە دەستی پێکردەوە لە شوێنی گونجاوبوون لەسەر والعاملين عليها وەستا دواتر والعاملين عليها وتەوە لەگەڵیا ئەو عەطفانەی بۆ سەریە کراونەتەوە پێویستەکە مەقطعێکی لەگەڵ بڵیتەوە خوا موفقیکە بە هەمان شێوە لە ئاەتی 62 دا يحلفون بالله لكم ليرضوكم والله ورسوله أحق أن يرضوه دواتر کە دەستی پێکردەوە لە والله ورسوله أحق أن يرضوه إن كانوا مؤمنين وەک باسم کرد سەرکەوتوانە بوو لە بواری وەقف و ئیبتیدادا و سەرکەوتوو بوو خوا موفقت کە دەستخۆشیم هەیە بۆت و سەربەرزمی ئینشاءالله گەورە پاداشتی هەردووکتان بداتەوە برای بەڕێزمان کاک شێخ حسێن بزانین ڕاو سەرنجی جەنابتان چییە بێت؟ وەڵاهی دەستخۆشیمان هەیە بۆ کاکە مظەفەر وای گەورە ئینشاءالله مظەفەریکە ئاەتەکانی بەحەقەت سوورەی تەوبە تۆزێک قورسن ئەحکامی تایە و زیاتر ینی تۆزێک سوورەی تەوبە خۆی توندە ئاەتەکانیشی هەر لە کاتێک توانی بێتی باش الحەمدولله ئەوەیسا دوایی کاک دوکتۆر ئیسماعیل ملاحەزاتی خۆی ئەدا هەندێک نەشاز لە سەوتیا هەیە بەڵام نەشازەکە خۆشبەختانە ئەوەیە ناکەوێتە کۆتایی قوفڵەکانەوە چونکە من هەموو جارێک ئەواڵێم خەڵکی کە تۆ لە مەحفلێک ئەخوێنی یان لە پێشبڕکەیەک بەشدارەبی ئەو جمهور ئەوەی کە مەقام ئەزانێ و ئەوەی کە نایزانێ حەزەکە گوێی لە دەنگێکی ئاوازێکی خۆش بێ چاوەڕێی چی لە تۆکە تۆ کە ئەو ئاەتە ئەخوێنیتەوە ئەوان هەموو هەدەفەکانەوەی قوفڵەکە لە تۆ ببینن هەمووی چاوەڕێی قوفڵەکە لە تۆکە کە تۆ بە چەندێک بەخۆش ئەخوێنی و ئەم بەرز و نزمیە ئەەکەیت و نەفەسێکی دوور و درێژ و حرەکات و زەخاریف و عڕەبی سەوتی و چەند شتی جوانەکەی کە لە ئەخیرە جوان دەرنەچێ کە ئەنەما هیچت نەکردووە بۆ نمونە ئەگەر ئەم ئاەتە بخوێنیت و ئەم تۆزە ئاەتە والذين يؤذون رسول الله لهم عذاب أليم سيرك إلا كوتايا نكتايا بلام أقل بيتو لهم عذاب أليم توزي الذين وأنا يعني عرب وزخارف في صوتي ما بس ملوها كتون اضطرابك لصوت تابتي لو آتي ولئن سألتهم ليقولن إنما كنا نخوض ونلعب الاضطراب في الصوت هبو لقلنا شاذ خالدا فيها نشازي تيابو طبعا لا أوم بلا والسير بك وابن السبيل كوستاي بحساب أو قفري بياته بس مشهورة طبعا طبعا تو شوري تخوين بياتي التوسط تو زيك خوين بس أو نبو كدست بيك فريضة من الله انتقالك بو الرست غير مألوف بو غير مألوف بو أما أو رست تخوين عجمت خوين عجمش تخوين دعائي يكتو زيك دلكاتي برزبونوا بيوتري عجم عشيران تقريبا الشوازك العجم عشيران تخوين بس كامل نبو شكو واضح نبو سيقات خوين دعائي حجاز وحجاز كاريش تخوين تقريبا إن جهاتي توكوتا آياتت لبيني كردو بياتا تقسيم كردو كوتاي آياتك بيات بو خواهي قورا موفقتان كان إن شاء الله وزياتر شتی جوانتر ئەدا بکەن لە قورئانە زۆر باشە خی گەورە پاداشی جەنابیش بداتەوە برای بەڕێزمان کاک شێخ حسێن بەرزنجی چینە خزمەت برای زۆر بەڕێز و خۆشەویستمان کاک دکتۆر ئیسماعیل بۆ ئەوەی لە بواری خۆیان ڕاو سەرنجی خۆی لەسەر خوێندنەکەی کاک مزەفەر دەرببڕێت. بسم الله الرحمن الرحیم دەست خۆش بێ کاک مزەفەر کردمە بە 4 خاڵ توانین بڵێین 5 خاڵ 4 خاڵ ئەم 4 خاڵەیە لە حەزەکانی جەنابەتم ملەخەص کردووە. یەکەمیان كوتاي آيات ياخذ لها شونكا وستاي لسه حرف وستاي باب زانرك وحرفه بنمونا أعوذ بالله من الشيطان الرجيم شيبو كوتايك ميم واضح بو فرقيني لك لمتي أنا
أعوذ بالله من الشيطان الرجيم أما يعني ميمة والله ما قبلي بسم الله الرحمن الرحيم هب يعني هم بسم الله الرحمن الرحيم شون أقري شيك بلادي مخرجي ميم كامت ولي أم علي أب علي أم ليش بلا رحيم يعني والذين يؤذون رسول الله لهم عذاب أليم ميم كبا واضح به بعم أما هل ميم أنا يا أخو لأننا لها إشاء قداربة للام إشاء قداربة باش عزيزكم خالي دوام بيتها كان ضغطي ليه هيك لما خرجك درجة لبيتها ضغط مكة يعني شون زوج من هي أقدي قد بين هرشيها أكمل لرا هنا منكرو براسي شو أنا كان بلام همها أكان دقة مداوة فأن له نار جهن ضغط لها أكاك رمي منتها من تقليدي كما براسي لبرو بيتها يعني علي لها لو كاتاك إلي لا خليك قرقة آيات وليك لما خرجك يا خويا ضغطي ليمك لها له باش عايزة كم جهنم ضغط لمخرجها مكة تبي نسيم كاتك كتو أدائي قلبك قلبي نوني ساكنة ياخذ تنوين كاتك عقاب بيتي باء أو كبيشتت بمعنى إقلاب ياخذ إخفاء شفوي لبيني هالدولتا بوشعي جميلة بمشي وزن لا تعتذروا قد كفرتم بعد جميلة اللي ابن بيك تلامس بها به برام زغتي لمكة لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم بمشي وزن وبعموميش أقداري زمني غنى كان با زائدا مدى كان بنمونا بداية كده سبكت إنما الصدقات للفقراء شو هالحركة ياخذ كوسائل سر والعاملين عليها هسه كي ياءك كلا ياء كلينا ومدي ثانية وكم بمعنى مد باشا وهم سيركي زيادة لسليمة توا لها كمدي طبيعية أو تكون كذا ياخذ يحلفون بالله لكم ليرضوكم والله ورسوله أو مد الصلة كبرى جارية كم هرنت كرد مدك بو معناه قصرت كرد جاي دوم قرايته كرد بو لبرو أقدار بو زمن يقول نكاري مقصبا من كتولي ألم يعلموا أنه من أبي يقول نشي تابع بجميني تولا سري ياخذ شويني ترقبلين إن الله مخرج ما تحذرون مخرج ما خوش يعني باورك نعم أقرأ معنا إدغام وغنوشتي أنا بقى أم جاي وعمانة ولا سرية والله أو شو أنا أخوة دينا وميت ولا سري برو شو أنا كهروا دانرا وهات والنقل الصوتية إدغام دغمك شي تيالو كاتاي مقصا إدغام بغنيك باشا ياخذ نونك مشددا ميك مشدد إدغام مثلينك ميم لميمة باش بمين روا بأندازي بيستي خوي تو بيوا شيخ بني خوش وامين تو لو شو أنا تابو تشجع بخش بقراءة البراستي لبروا أقداري أوانج إن شاء الله يعني خد كتاتي بيني إن نعفو عن طائفة منكم طائفة منكم أو غنى أنا أقداري بتكاي كواتا كتاية كان حرفي أضغطي لسرمك أقدار بفرجة بوشاي جميل لبني هردولو تالكاتي قلبي نوني ساكينة وتنوين ياخذ لكات إخفاء الشفوية أقداري زمني غنى كانوا مد كان بواتبع اشتك مع بيت تسوية المدود
واتم چوار حركه مش چوار حركه مش چوار باش هرچنه من بعموم كوتاي آتكان كبيوت مدي عارض للسكون خوي كبدايات بتشنا دست بيكري بها ميهر أو نبي من أول حساب نكروه شو قالوا بنا حساب كنا أزورت على سركو والله أبي بالراسي بوقناغي كوتاي أقداري أوجب هرشان الزور جارجر قارئ والي بكيت ببسيطه بلي بداية بدو حركة دست بيكرت همي بعدو به سيكي كوتاي كاني بدلي كابش حسين نابي ويا كابشيخ أوي موضوعك برام بس مسابقة تجويد نية مسابقة تنهاج وآخرنوني الدنگ خوشيش لقليا لبروا هو مع الحساب نكروا والله إن شاء الله حاول بكن لواني ترى زور باش بن يا خواصر كوتو بيرام زور سپاس بو برای برزمان کاک دکتور اسماعیل کاک مزفریان كوتا قسو بيامي جنابت شيء كلا شاري هوليروا تشريف دينا طبعا للري جنابتو كاغنغا ورزو خوشويستيش من بو همو هاولاتياني شاري خوشويستي هوليريا زۆر سپاسی مامۆستایانەکەم هیلاکم لەگەڵ دەستیان خۆش بێ هەستت چۆنە پێت وایە کە سەر ئەەکەی بۆ قۆناغی سێ یام خی بەتەمای خۆ نەزانم ئینشاءڵڵا خی گەورە سەرکەوتوتان کە ئینشاءڵڵا و ببنە قورئان خوێنێکی باش کاک مزەفەر جەنابێت چ کارەیت و تەمەنت چەندە؟ موالید 96 مامۆستا 96 بەڵێ مەرحەلە سەی کولیەم لا شوێنێکی شەکەم لە مارکی توشتیوە یاخوا سەرکەوتو ئینشاءڵڵا بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان کۆتایی بەرنامەکەمان بە فەڕ و بەرەکەت و میهرەبانی قورئانی پیرۆز بە دەنگە زوڵاڵەکەی برای بەڕێزمان کاک شێخ حسێن بەرزنجی دەهێنین من وەکو خۆم وەکو ڕاستپاردە نە وەکو تکایان وەکو تەکلیفێک ڕاستپاردەیەوە کەم کە بە دەنگی زوڵاڵی هەریەک لە بەڕێزان شێخ عەبدولباسط عەبدولسەمەد یان مامۆستا محەممەد ستێغمەنشابی یەکێک لەم دوانەمان بۆڵ بژێرێ و ڕۆحی پەژموردەمان یان ڕۆحی بە کەلاوە بوومان ئاوەدان بکاتەوە و ئاسوودەیی و ئارامی بە ڕۆحمان بەخشێت تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم تاعەت و عیبادەت و هەموو جۆرە پەرستشێکی ئەم مانگە پیرۆزە خوای گەورە لە ئێمەش و لە ئێوەشی قبول بکە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان
يطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى صدق الله العظيم.